دۆسیەی یەکەمی ئەم شەومان لە ژووری هەواڵ دەکەنەوە ئەویش سەبارەت باز سەردانەکەی ڕەجەب تەیب ئۆردۆگانە بۆ عێراق سەرەتا بۆ بەغدا دواتریش بۆ هەولێر گرنگی ئەمە لە چیدایە وەکو لە هەواڵەکانیشدا هاتبوو زیاتر لە 20 ڕێکەوتن واژۆ دەکرێت دەمانەوێت قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین بە میوانداری زۆر بەڕێز مستەفا شەفیق شارەزای بواری تورکیا لەبارەی سەردانەکەی ئۆردوگانەوە بۆ عێراق کە ڕاستەخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە کاک مستەفا زۆر بەخێر بێن شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان با هەر بەڕاستی لەو پرسیارەوە دەست پێ بکەین ینی گرنگی سەردانەکەی ئۆردوگان بۆ عێراق ئەوجا بۆ هەولێر لە چیدایە بە دیاریکراویش لەم کاتەدا کە سوودانی لە ئەمریکاش گەڕاوەتەوە بۆچی گرنگە ئەم سەردانە بەڵێ سڵاو ڕێز بۆ ئێوە و بۆ بینەرانی کوردستان 24 گرنگی سەردانەکە خۆی ئەو سەردانە سەردانێکی وەکو بڵێ هەتا حەدێک دوا کەوتووە لە دەبێت لە ئەیلولی 2023 سەردانە ئەنجام درابە بەڵام دوا کەوت هەتا ئێستاوا بزانم باشە عێراق و تورکیا کۆمەڵێک بواری پەیوەندی و بەرژەوەندی ستراتیژیان لە ناو یەکتردا هەیە لە وزە ئاسایش ئاو بازرگانی ترانزیت گواستنەوەیانی جگە لەوە لە هاوکێشە سیاسی ئاڵۆزەکانی ئەو هەرێمە بەڵام ئەوەی کە زۆر جێگای مشکیلە بوو یان گرفت بوو بۆ هەردوو وڵات هەتاکو ئێستا ئەولەویاتی ئەو مەسائلانەیە وەکو دەبینیم بۆ تورکیا لە ماوەیەکی درێژە عێراق وەکو ساحەیەکی ئەولەویەت ساحەی ئەمنی و شەڕی تیرۆر بوو بەڵام بۆ عێراق لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام بە تایبەت هەتا ئێستا ئەولەویەت سەقامگیری بژانەوە گەشەسەندنی ئابووریە لەو دوو بوارەدا بەڕەئی من زۆر لێک نزیک نەدەبوونەوە حتا ئەوەی من لی تێگەیشتم و من چاودێریم کردووە لە دوا سەردانی شاندی تورکیا بۆ عێراق کە پێکاتبوو لە وەزیری بەرگری وەزیری دەرەوە و ڕاوێژکاری ئاسایشی تورکیا لەو سەردانەشدا زۆر نەگەیشتنە هەن نەتیجەی پێویست هەر لەبەر ئەو خاڵە بوو بەڵام ئەوەندەی من دەبینم ئێستا لەو سەردانەدا وا بزانم نزیککەوتنەوە لە یەکتری زیاتر لە جاران دەبێت لەو بوارەنەدا هۆکاری ئەوەش دووسێ هۆکاری گرنگ دەبینم یەک لەوانە ئەوەیە کە عێراق هەنگاو دەنێت بەرەو ئاسۆیەکی باشتر ئەو مەجای بژانەوە عێراق دەبیتە ساحەیەکی زۆر سەرنجڕاکێش نەک تەنها بۆ تورکیا بۆ دنیاش کە دوا باستان کرد دوا سەردانی سوودانی بۆ ئەمریکا ئەو کەسانێک کە چاوپێکەوتنیان لەگەر سوودانی کردووە ئەو گرێبەستانی کە لە ئەمریکا ئەوەکردن ئەو پەیامانەی لەو سەردانەدا بوو پەیامی زیاتر بژانەوە گەشەکردن پێشخستنی ئابووری سەقامگیری سیاسی کە ئەوانە هەمووی هەتا ئێستا لە ڕۆژەوی عێراقدا هەتا حەدێک ون بوون باش کاک مستەفا من دێمەوە سەر پرسیارەکانی ترم بەڵام یەکێ لە خاڵەکان کە ئاماژەشی پێدراوە دەڵێ یەکێک لە مەسەلەکان مەسەلەی ئەمنیە ئیتیفاقێکی استراتیژی لە ڕووی ئەمنیەوە لەگەڵ عێراق واژۆ دەکەین یعنی مەبەست لەوە بە دیاریکراوی مەسەلەی پەکەکە نییە یاخود دەیانەوێ هەمان سیناریۆ چۆن لەگەڵ ئێران ئیتیفاقێکی ئەمنیان واژۆ کردو هەمان ئیتیفاقی لەگەڵ تورکیا واژۆ بکەن ئەو ئیتفاق ئەمنی عێراق پێشترش یعنی تورکیا لەگە عێراق ئیتفاقاتی هەبووە لە سەردەمی سەدام حوسێنی شو هەتا ئێستاش ئەو ئیتفاقاتانە هەبوونە بەڵام هەتا ئێستا و ئیتفاقاتانە ئەگەر تەنها لە بواری ئەمنی سەیری مەسەلەکە بکرێت نەگوازرێتەوە بۆ بواری سیاسی بۆ بواری ئابووری بۆ بواری دیبلوماسی و هەروەها ڕێز لە سەروەری یەکتری نەگیرێت بەڕێی من نەتیجە ئەنجامی نابێتن هەرچەند ئیتفاق واژۆش بکرێتن ڕەنگە ماوەیەک بۆ ڕەکلامی سیاسی لەبەرەوە من وا تێدەگەم خوێندنەوەشم وایە کە تورکیا زیاتر وەکو پاکێتێک دەیەوێت ئەم جارە تەماشای مەسەلەکە بکاتن تەنها مەسەلەکە لە بواری سەربازی ئەمنیدا نەبێتن طبعا ئەگەر ئەوە مەبەست لەوە بێت بەڕێی من ڕەنگە نەتیجەش باشتر بێت و لایەنی تریش وەکو گوتم بۆ عێراق ئەولەویەتەکە چییە؟ ئایا تەنها ئەوەیە
تورکیا کە ئێستا وا دەبینیت لە ناو تورکیادا هەتا حدێک کۆنتترۆلی مەسلەی تیرۆری کردووە ئەوجا عێراق بکاتە مەسلەی یعنی ساحەی ئەو شەڕی کە ئەو مەسلەی یەک لای بکاتەوە دەبێتە ئەوە یعنی فرێدانی ئەو بارە ئەو مەسئولیەتە لەسەر خۆی بۆ ساحەی عێراق دەتوانێت بچێتە ژێر ئەو بارە بەڕای من ناتوانێت. بەڵام کاک مستەفە لێرە خاڵک دێتە پێشەوە بۆ خۆ دەزانی عێراق کێشەی ئاوی هەیە هەردوو ڕووباری دیجلە و فراتیش لە تورکیاوە دێن و بەناو عێراقە تێدەپەڕن ئێستا ئەوەش زۆر کاریگەری لەسەر وشکە ساڵی لە عێراقدا هەیە ئەگەر عێراق نەچێتێ ژێرباری هەندێک لەو مەسەلانەوە تورکیا ئەو بەردەداتەوە گەر بە ڕاشکاوانە قسە بکەین ئێمە دەبی وێداتر لەوە سەیری مەسەلەکان بکەین لە دنیای گلۆبالدا هیچ وڵاتێک نییە تەنها و بەسەر بەخۆی بتوانێت هەموو بەرژەوەندەکانی لە چوارچەوەی خۆی دەستەبەر بکەن مەحاڵە گەورەترین ئەوانەیە کە ئەمریکای ئێستا ناچارە لە عێراقدا شەڕ بکات چین ناچارە پەڕا بە پرۆژەی ستراتیژی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بدات رووسیا مەجبورە بەرژەوەندەکانی لە ڕۆژهەڵاتی ئەوروپا بپارێزیت تورکیاش هەروە تورکیا ئەگەر تەنها لە چوارچێوەی ینی دەستەبەرکردنی بەرژەوەندەکانی لە ئێرە سەیری مەسەلەکە بکات ئاو بۆ عێراق گرنگە بۆ تورکیا ئاسایش گرنگە بۆ تورکیا ئەنەرژی گرنگە بۆ تورکیا گواستنەوە گرنگە کە ئەوانە هەمووی تورکیا بەتەنیان ناتوانێت دەستەبەر بکات پێویستی بە عێراقەیە کەواتە بەرژەوەندەکان پێویستە دوولایەنە جێبەجێ بکردن ئەوەی من دەمەوێت تەرکیزی لەسەر بکەم تورکیا لە دوای 2023 هەتا ئێستا حتا نەک تورکیا دەتوانین بڵێن ئێرانیش ئەوانەی کە دەیانەوێت لە عێراقدا دەیانەوێت کێشەکانیان باوێنە ناو عێراق کێشەکانیان بگوازینەوە بۆ عێراق نەک بەرژەوەندی هاوبەش لێرەدا ببێتە جێی باش کە عێراقیش لە پێگەیەکی وا دەبوو نەی دەتوانێت ئەو بەرژەوەندی ستراتیژیانەی لای ئەوان یەک لای بکاتەوە لەبەر ئەوە پەیوەندیەکان پەیوەندیکی لار بوون پەیوەندیکی هاوسەنگ نەبوون بەڕێی من ئێستا بەرەبەرە بە تایبەتی دوای ئەو سەردانەی سوودانی حتا دەتوانم بڵێم لە سەردەمی کازمی و سوودانی هەردووکش عێراق تۆزێک بەرەو ئەوە دەڕوات کە جۆرێک لە شێوەیەک لە شێوەکان جارێکی تر پێگەی خۆی لە ناو کۆمەڵگای نێودەوڵەتی و هەرێمیش دەبکاتەوە زۆر باشە دێمە سەر مەسلەی ئێنەرژی کە ئێوەش ئاماژەتان بێکن لە هەواڵەکانی داهاتوو یەکێک لە بابەتی سەردانەکەی ئۆردوگان مەسلەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانە لە ڕێی بۆری تورکیاوە کە جۆ بایدن سەرۆکی ئەمریکاش ئەویش تەکید لەوە دەکاتەوە گرنگی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ناڵێن بۆ جیهان زۆر گرنگە بەڵام بۆچی بۆ تورکیا گرنگە تورکیا ئەگەر لە دوا هەڵبژاردنەکانی هەرێمی شارەوانیەکانی تورکیاش بکەین دەسەڵاتی تورکیا خۆی تووشی شکستێک بوو لەو هەڵبژاردنانە هەڵبژاردنەکان هۆکاری زۆر بوو بەڵام هۆکارێکی زۆر ستراتیژیش ڕەوشی ئابووری ناوخۆی تورکیا بوو کە بەرەبەرە وەکو ئاگادارن لیرەی تورکی لە دابەزیندایە تورکیا سەرچاوەی داهاتی سروشتی کەمترە بە چاو عێراق و دەوروبەر بە تایبەتی لە مەسلەی پترۆل و گاز و ئەوانەدا بەڵام تورکیا ساحەیەکی گرنگە بۆ گواستنەوە بۆ ترانزیت لە دوای شاری ئۆکراینیا تورکیا هەوڵیدا کە هەندێک کەناڵی نوێ بکاتەوە بە تایبەتی گواستنەوەی ئەنەرژی لە ئازربەیجان بە تورکیادا هەروەها لێرە بەرەو تورکیا ئەوە بۆ ڕاوەستانی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی تورکیادا نەبوو زیانی گەورەشی بە تورکیا گەیاند و ئەگەرچی بە عێراق و بە هەرێمی کوردستانی زیان گەشت و لەبەرەوە یەک لە ئەولەویاتی ساردانی ئەردۆغان تەنها مەسەلەی گواستنەوەی ئەنەرژیش نییە مەسەلەی زیاتر پەڕەپێدانی پەیوەندی ئابووری حتا لە پەیوەندی ئابووریش وێداتر بەڕێی من لە بواری گەشت و گوزار لە بواری بڵێم ئیستیسمارات لە بواری یعنی ڕاکێشانی ئیستیسماری عێراق بۆ تورکیا لەوانەدا تورکیا دەیەوێت بە شێوەیەکی ستراتیژی تر بە شێوەیەکی درێژمەوداتر ئیش لەسەر ئەوە بکاتن کە عێراق ببێتە پاڵپشتێکی ئابووری گرنگ بۆ تورکیا هەروەها بۆ عێراقش ئەوە لە بەرژەوەندی عێراقیشدا من زۆر باشە کاک مستەفە دوا پرسیارم ئەوەیە هەروەکو هاکان فیدانیش ئاماژەی پێدا دەڵێ ئۆردوگان سەردانی هەولێری دەکاتەوە لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە هەرێمی کوردستان بۆچی گرنگە لە کاتێکدا دەڵێ پشتیوانیەکانمان بۆ هەرێمی کوردستان بەردەوام بێ ئەم گرنگی هەرێمی کوردستان چییە بۆ تورکیا بەڕای من خاڵێکی زۆر گرنگە نەک تەنها بۆ ئەردۆغان و تورکیا نەک تەنها بۆ کوردیش بەڵکو لە تاریخی 300 ساڵەی ڕابردوو ئەگەر بگەڕێینەوە
هەرچەند ئەو هێزە هەرێمیانە و جیهانیانە هەوڵیانداوە کورد لە هاوکێشەکان وە دەرنین بەڵام بە هیچ شێوەیەک نیانتوانیوە ئێستاش ئەگەر بیانەوێ ڕۆژهڵاتی ناوەڕاست بەڕاستی لەو کێشە و گێرە شێوینەیە کە هەیە دەرچێت و بیانەوێ وەکو گوتم عێراق لە سەرەتادا دوایەوە تورکیا ئێران و سووریاش ئەگەر بیانەوێ سەقامگیری دروست ببێ ئەگەر بیانەوێ ڕوو لە بوژانەوە و لە دوا ڕۆژێکی گەشتێ پێویستە کورد بە هەند وەربگرن لە گشت هاوکێشەکاندا بە تایبەتیش کوردستانی عێراق بۆش گرنگە چونکە ئێمە لە عێراقدا هەنگاومەنەوە بۆ سیستەمێکی فیدرالی نوێ ئەو سیستەمە فیدرالیە گرنگی تەنها ئەوە نییە کە سێ پارێزگا لە کوردستانی عێراقدا هەندێک مافیان بەدەستێنەوە نەخێر ئەوە کلیلێکە بۆ چارەسەرکردنی ئەو گرێکوێرەی لە ڕۆژهڵاتی ناوەڕاستدا کە کێشەی کووردە لەبەرەوە گرنگیدان بە هەرێمی کوردستان واتە بەهێزکردن یان پێشخستنی پەیوەندی لەگەڵ عێراقدا عێراقێکی بەهێز بەبێ هەرێمی کوردستان ناتوانانی بکەین سەبەبی ڕئیسی کە سەدام تووشی ئەو کارەساتە و تووشی ئەو دەرەنجامە بۆ ئەوە بوو کە نەیتوانی ئیستیسمار لەسەر کێشەی کورد بکات تورکیاش ئەوە 45 ساڵە شەڕ دەکات بەڵام ئەو زەرەرێک کە ئەو شەڕە لە تورکیایدا زۆر لەوە گەورەترە ئەگەر تورکیا ڕێگای تری گرت بە پێش لەبەرەوە ناتوانن هەرێمی کوردستان و کورد لە هاوکێشەکان وەدەرنێن ئێستا ئەو قۆناغا کۆتایی هات پێویستە بە چاوێکی تر سەیری ئەوە بکەن زۆر باشە زۆر بەڕێز مستەفا شەفیق شارەزا لە بواری کاروباری تورکیا گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بوو دەستخۆش